حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله شيلك دش يعني إن الحمد لله الذي بنعمته تتم الصالحات وبعفوه وغفرانه تمحو الذنوب والسيئات، والصلاة والسلام على سيد السادات محمد صلى الله عليه وسلم حبيب الأرض والسماوات. أما بعد عباد الله، أوصيكم بتقوى الله وطاعته واجتناب معصيته والتزام أوامره وكثرة مخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. العبرة بزمن الماضي، پندوەرگرتن بە کاتی ڕابردوو، عیبرەت و دەرز وەرگرتن بە ڕابردووی خۆمان و غەیری خۆمان. ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا بەوەی کارە چاکەکان کە لە زەمانەدا بۆمان دەرکەوتووە چاکن زیادیان کەین، کارە خراپەکان بۆمان دەرکەوتووە خراپن وازیان لێبێنین. خوای رب العالمین کاتێ مرۆڤی دروست کرد عەقڵی پێدا، عەقڵی مرۆڤی ڕەها کرد بیر کاتەوە کامە چاکە کامە خراپە، بەهۆی عەقڵەوە دەرس وەرگرێ، ڕووداوەکانی مێژوو لە مێشکیدا ئاڵوگۆڕ بکات، کێ خرابی کرد شوێنی نەکەوێت، کێ چاکی کرد
چاوی لێ بکات. هەر کەسێک زیاتر عەقڵی بەکاربێنێت، زیاتر دەرس وەرئەگرێت لە ڕووداوەکانی زەمانە و ڕووداوەکانی ڕابردوو. ئەو کەسەی زیاتر عەقڵی بەکاربێنێت، زیاتر تەجروبەی پێشینانی خۆی کە چاکیان کردووە دووبارە دەکاتەوە و کە خراپیان کردووە خۆی ئەپارێزێ لێیان. سەیری قورئان بکەین، پڕیەتی لە بەسەرهات، لە قیسەس، لە ڕووداو، قسەی بەسەرهات و ڕووداوەکانی ئومەتانی پێشوو، لە کۆتایی هەموو بەسەرهاتێک، لە کۆتایی هەموو ڕووداوێک کە خوا لە قورئانە بۆمانی باسەکات، لە کۆتایی ژیانی هەر پێغەمبەرێک عەلەیهی السەلات وەسسەلام کە لە قورئاندا خوای پەروەردگار بۆمانە گێڕێتەوە، لە کۆتاییدا دەفەرمێ إن في ذلك لآيات لقوم يتفكرون. لباس كردني أم بسرهاتي في غمردا، أم بسرهاتي كس ظالمدا، أم بسرهاتي كسدا كباس مان كرد، أما هموي نشانو بلغن بو كسانك كتير فكريان بيرك نوا. يعني إن في ذلك لآيات لقوم يعقلون. أما نشانو بلغن بو كسانك بو قومك كعقلي خويانا خنكات. يعني خوا فرميلا دواي باس كردني هندك بسرهات أفرمي فاعتبروا يا أولي الأبصار. أي خاون ديدو روشنا يكان، أي أو كساني فكرتان روشنا بصيرتان هيا ناخيشتكان بينن عبرد ورقرن پند ورقرن. جياني إنسان لسر سنتي خواي پروردگار أروا بريوة مێژوو دووبارە دەبێتەوە. ئەمڕۆ ئەوەی دوێنێت، ئەمڕۆ ئەوەی دوێنێ ئەگێڕێتەوە، بەیانی ئەوەی ئەمڕۆ ئەگێڕێتەوە. بۆیە ئەڵێن تاریخ خۆی دووبارە دەکاتەوە. پێویستە ژیانمان هی خۆمان و هی خەڵکیش لە ڕابردووە مەدرسەیەک بێت بۆ پەندوەرگرتن. چاو بکەین لە کارە چاکەکانی پێشینانمان، شوێنیان کەوین. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێک کارێکی چاکی کردی بێت وەکو ئەو کارە چاکەی باس کردووە و خۆیشی ئەنجامی یاوە، نەیوتووە ئەمە کافرە، ئەمە تاوانبارە، بەخوا مادام تاوانبارە کارەکەشی هەرچەند چاک بێ من نایکەم. نا، مادام کارەکەی، مادام قسەکەی، هەڵوێستەکەی هەڵوێستێکی مردانە و پیاوانەیە و کەسێکی کارێکی چاکی ئەنجام داوە، پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئەوی کردووە، زانیوەتی لەو ڕێگەیەوە سەرەکەوێت وەکو ئەوی کردووە. بۆیە بەڕاستی کاتێک کە ئەحزاب دەورەی مەدینەیاندا 12,000 جەنگاوەر چواردەوری مەدینەیاندا هەرچی کوفر بوو بووبن بە تەحەزوب، بەش بەش، جەماعەت جەماعەت دەورەی مەدینەیاندا بوو، ئەیانویست نوری ئیسلام بکوژێننەوە و پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو بەرن و ئەصحاب هەمووی لەناو بەرن و شەهیدیان کەن. سلمانی فارسی وتیەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم إنا كنا بأرض فارس إذا حوصرنا خندقنا علينا. سلمانی فارسی فرموویەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە لە سەرزەمینی فارس، لە وڵاتی فارس، ئەگەر دوژمن چواردەوری بداینایە خەندەقمان هەڵ ئەکەند و نەیەتوانی بێتە ناو خەندەقەکەوە و ئازارمان بە. یەکسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم تەجروبە و ئەم بەسەرهاتە و ئەم تەجروبەیەی فارسی قبول کرد و فەرمی با ئێمە ژوا بکەین بۆ ئەوەی دوژمن شارەکەمان داگیر نەکات، خەندەق لێ بین،
استفادەی لە تەجروبەی گەلان کرد عیبرەتی وەرگرت پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک ئینسان تەجروبە وەرئەگرێت عیبرەت وەرئەگرێت لە ڕووداوەکانی مێژوو ئەوە ئەو کەسە کەسێکی خۆشبەختە کەسێکە خۆشبەخت ئەبێت ابن مسعود أفرمي والسعيد من اتعظ بغيره إنساني خوشبخت أويا پند ور بگريت لغيري خوي نقب بي بپند بو خلقي إنساني واهي أبي بپندي خلاف بو خلقي حتى أمري خلق عليه باوكو أو دوباره نكينوا أما بدبخته أما شقاوة منده بلام سعيد و خوشبخت أويا پند ور أقري لغير خوي ثم ننجي رسلنا والذين آمنوا كذلك حقا علينا ننجي المؤمنين خوي قولد فرمي إيما في غنبركان مانو أوانشك إيمان دارا سريان خين سرمان خستن وهروها أجر إيمان داركانيش وكو أوان بكن عبرد ورقل لخجياني في غنبران عليهم الصلاة والسلام أوانيش سر أخين أما وعدي خواي پروردگارا كأجر إيمان دار راز بكا خواي پروردگار لجيانيا سركوتني بنسيبكات يونس عليه الصلاة والسلام خوا في فرمي فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين دعا كمان جيرا كد لسكيما سيكدا وحوت كدا رزقار ما كد لو خفتو غم ونارحتي وتاريكاي وسجنينا سكيما سيكا وهروها إيمان دارانيش لتنقانا رزقار دكين بويا براستي قورترين عبرتك كمسلمان لم زماني فتنة يدا ورقري أويا هميشه إنسان أميدي هبيت هميشه إنسان رقي راس بقريت راستي موجبي رضاي خداس كز نديدم كي قمشد أزراي راس هركسي راس بليت هركسي راس بروا إلا قم نابيت هركسي لا روير بروا قم أبيت أوي راس بليتو راس بيتو راس هل يستكاني راس من إلا قازان جكاد لمستقبلا پیغمبر صلى الله عليه وسلم زور تجربه ورقرتوا عبرتي ورقرتوا لهلكاني غيري خوي لهلكاني غيري خوي تجربه ورقرتوا دوباره نكردوتوا ليك جارة پیغمبر صلى الله عليه وسلم توشي ناراحتي بوبيت دوباره نچوتوا سر او روداوي كتوشي بوا بويا لفرموديكي صحيحة پیغمبر صلى الله عليه وسلم فرموي لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين إنساني إيمان دار لكنيك ودو جار مار نايقزيت دو جار ناقزري لكنيك بيويست براستي إمي مسلماني كرديش تجربي خراب دوباره نكينوا مسلمان عاقلة جيل نية كز ناخلتيني وخلقيش ناي خلتيني ظلمناك قبوليش ناكا خلقي ظلمي لي بكات اگه انسان خاوني عقل بيت خاوني بصيرة بيت خاوني وعي وفكري وهوشيكي جوان بيت هرگيستا وهرگيز لكنيك ودو جار ماركي وينادات مسلمان جدي بيت مسلمان هوشمند بيت مسلمان مفكر بيت وبير كاتوا هرگيز ناخلتيت پیغمبر صلى الله عليه وسلم ام فرموده كيف فرمو مسلمان كان كيف فرمو لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين كي مقسى كرت غزوي بدر بو بيارك هبو ناوي أبا عزي جمحي بو أم بياوى الشاعر بو لراقي عندنا إيش يكرت
پێڵێن دەسەڵاتی چوارەم ێسا ڕاگەیاندن کە ئیشیە کرد شعری ئەوت کافرەکان لەگەڵ خۆیانە هەیە بوویان بۆ بەدر کافرەکانی هەڵ ئەنا دژی پێغەمبەر صلی الله عليه وسلم شعری بەسەرا ئەوتن و ئێوە شێرن و ئێوە پڵنگن و ئێوە بەورن و ئێوە هەورن و ئێوە شیان خۆڕاگرن و ئاوا گەرمی ئەکردن ئەوانیش بە شعرەکانی ئەوان بە شعرەکانی ئەم ئەبا عیزی جومەحیە نەشوای گرتن و گوێیان لە مردن نەبوو ئەچوون ئازاری سەحابەکانیان ئەدا لە غەزوەی بەدرە کاتێکە لە غەزوەی بەدرە ئەسحاب سەرکەوتن 75 کەس لە کافرەکان بە دیل گیران یەکێ لەو کەسانی کە بە دیل گیرا ئەم پیاوە شاعرە بوو ئەم پیاوە بوو کە خەڵکی هەڵ ئەنا بۆ کوژانەوەی بەرنامەی خوا خەڵکی هەڵ ئەنا بۆ پێغەمبەر کوشتن عليه الصلاة والسلام كاتي هنا أنا خدمتي بيغمر صلى الله عليه وسلم وتي أي محمد خاوني بينش كشم وفقيري شم منتك بسرما وآزاد بك وعد بيه حتى من ما وم يقصن لهم دجي توبت حتى من ما وم خلقيها الندم بو أويكا دجمناتي خوابكات پێغەمبەر صلی الله عليه وسلم سۆز و بەزەیی بۆ جوڵاو بەرەڵای کرد ئەبا عیزی جومەحی بەرەڵا کرد ئەم پیاوە کاتێ شەڕی بەدر هاتە پێشەوە دەرسی وەرنەگرت دووبارە دەستی کردەوە بە هەڵنانی کافرەکان دژی پێغەمبەر صلی الله عليه وسلم کافری هەڵ ئەنا و شعری ئەوت و بو بهوي أويك حمزة شهيد بو مصعب شهيد بو حتى صحابة پیغمبر صلى الله عليه وسلم شهيد بون لرداوك لشرك أبا عيزي جمحي جارك ترقيرايا كقيرايا وهنا أنا وخزمتي پیغمبر صلى الله عليه وسلم دسي كرب قريان وطاران وأي محمد وعد بأمك وتاجارم بيت وعد بأم آخر جارم بيت وعد بأمن تفند والقرم وعد بأتردو بارينك موا پیغمبر صلى الله عليه وسلم فرموي قوي بقرا قالي كردي مسلمان قوي بقرا بو پیغمبركت عليه الصلاة والسلام بزان كسيك بو خلطاوة بوعدي درو خلطاوة بزان الرداوي بيشوي بيرشوتوا بزانە خیانەتی بیر چۆتەوە بزانێ کەسێک کە ئازاری یابێ خیانەتی لێ کرد بێ ماڵوێرانی کرد بێ دەربەدەری کرد بێ قوتی بڕی بێ کەسێک کە ئازاری یابێ و قەتڵی لێ کرد بێت بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیری چۆتەوە هەڵوێستی کەسی بیر چۆتەوە زۆر پاڕایەوە ئەبا عیزی جومەحی زۆر پاڕایەوە ئەی محەممەد وعد بێت پەیمان بێت حتى ماوەم لە دژی تۆ شعر نەڵێم پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمووی والذي نفسي بيده لا تمسح عارضيك بمكة بعدها قسم بذات نفسي محمد بدستا حتى دو بيد ما ونرواتو مكة من وانا قيل لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين پیغمبر صلی الله عليه وسلم فرمووی ئینسانی ئیماندار لە کونێکەوە دوو جار مار ناگەزێ ثم أمر عاصم بن ثابت فقتله فرمانی کرد بە عاصمی کوڕی ثابت بڕۆ بیکوژە ئەمە خیانەتی کردووە لە وعدی خۆی پەشیمان بۆتەوە ئەبێ خائن بکوژرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم کەس نەیخەڵەتاندووە ڕووداوەکەی پێشوو لە بەدرا کە بەرەڵای کرد عبرەتێ بووە بۆ ئەمەی کە جارێکی تر نەگرێتەوە ئەستەی خۆی شوێنی نەکەوێتەوە جارێکی تر مسلمانان اختلافیان تایە دووبەرەکیان تایە سێری مێژووکەن اختلاف و دووبەرەکی بووە هۆی تەفرەقەی مسلمانان و پەرتەوازەیی و شپرزەیی و ژێردەستەیی
ئەبێ ئێمەی مسلمان ئێستا پند وەرگرین لە ڕابردوومان لە مسلمانانی پێشوو چۆن تەفرەقەیان تێکەوت ئێمە ئێستا تەجەموع بکەین الفرقة عذاب ئەمە پند بێ بۆمان پێشینانی خۆمان چۆن تەفرەقەیان تێکەوت و زەلیل بوون نابێ ئێمە بەهۆی تەفرەقەوە خۆمان زەلیلکەین و هەروەها زوڵم زاڵمان کەوتنی زاڵمانی ڕاب پێشوو دەرسێک بێ بۆیان زوڵم نەکەن چونکە بەڕاستی زوڵم عقوبەکەی پێش ئەکەوێت وعدی خوایە زوڵم خوا عقوبەکەی ناخاتە قیامەت هەر لە دنیادا عقوبەی زوڵم پێش ئەکەوێت یەحیای کوڕی خالدی بەرمەکی یەکێ بوو لە وەزیرەکانی بەنی عەباس لەگەڵ کوڕەکەیە کەوتنە سجنەوە کەوتنە زیندانەوە دەستیان بەستە بوون لە قەیدا بوون ناڕەحەت کوڕەکەی ڕووی تێ کرد وتی باوکە ئای لە چ کۆشک و تەلارێکا بووین تا دوێنێ بوو قەسر و ڤێلا و باغ و باخات و حیمایە و ئەو هەموو کۆشکەمان هەبوو ئێستا ئێمە لەکوێین ئێمە لەکوێین ئێستا واین لە سجنا زەلیلین ڕسواین خەڵک قسەمان پێ ئەڵێ بە ئاشکرا خەڵک پێمان ئەڵێ دز جوابیان نادەینەوە بە ئاشکرا خەڵک پێمان ئەڵێ خائین 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 دەسەڵاتی هیچمان نییە ئای چیمان کرد یەحیای کوڕی خالدی بەرمەکی وتی کوڕم دعوة مظلوم سرت بليل ونحن عنها غافلون ولم يغفل الله عنها وتي كرم دعاء استولي كراويك بشوا روشتو بولا إخوة دعاء لإيما كدو بشوا إيما لي غافل بوين بلام خوا لي غافل نبوا بوهي أو دعاء أو إيما زليل بوين پێویستە ستەمکاران دەرسێک بێت بۆیان کەوتنی ستەمکارانی ڕابردوو ئەوانەی کە لە پێشی ئەوانەوە کەوتون دەرسێک بێ بۆیان و زوڵمەکە دووبارە نەکەنەوە و پێویستە وەکو مسلمان دژمن بناسین ملەتی کورد بزانین چ فێڵێکی هەیە بزانین چ حەقدێکی هەیە بەرامبەر بە مسلمان ئەهلەکەی بناسین ئەهلی عەداوەت کێ دژمنایەتیمانەکات لە شاشەی قورئانەوە سەیری دژمنکەین قورئان پێمان لە فەرمێ چی ئەگە ئێمە مسلمانین گوێ بگرە بۆ قورئان أعوذ بالله من الشيطان الرجيم ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم خواهي قولا فرمي والله لن بتأكيدا هرگيز تاو هرگيز جولكو مسيحيلة رازي نابن حتى شوين دينكيان نكون حتى قرآنكتان فشقويا نخن حتى نبن بجولك نبن بمسيحيلة رازي نابن مسلمان هرگيز تاو هرگيز ناتواني جژمن لخوي رازيك اما وعدي خوايا پێویستە بزانێ ئەوانە چ فێڵ لەژێر سەریانایە چۆن دژمنی مسلمانانن چۆن دژمنایەتی مسلمانانەکەن چۆن دژی ئەهلی قورئانن ئەبێ عیبرەت وەرگرین ئێمە هەرگیز تا هەرگیز دژمن نەکەین بە دۆستی خۆمان هەرگیز تا هەرگیز پشت بە دژمن نەبەسین وەکو مسلمان ڕۆژی چوارشەممە لە ئەفغانستان لە مەدرسەیەکە لو مدرسة أفغانستان 150 قوتابی حافظ قورئان حفلەیان بۆ گێڕا گەورەکەیان تەمەنی 15 ساڵ بوو هەموویان قورئانیان لەبەر کردبوو هەموو قورئان مامۆستا و کەسوکاری تەلەبە هەمووی لەوێ ئامادە بوون ئاهەنگە گێڕن شەهادەی حفظی قورئان هەڵەگرن ئەمریکای زاڵم لافلێدەری مافی مرۆڤ ئەمریکای درۆزن ئەمریکای خائن ئەمریکای ڕووسیا ئەمریکای گێرە شێوێن ڕێک بە قەمەرسەناعی
لآسمانه أو مدرسة قاعدة آمانتي وتعالى الأسينيتي أدا لو مدرسة هل 150 تلبك شهيد بن ما مستكانشيان شهيد بن بل يزر لي أنا دا كسكاركانشيان زور بيان شهيد بن دجمن هر دجمن قلي كردي مسلمان ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم حتى نتكا بجولك وبمسيحي عبرد والقراء لتو رازي نابت پند والقراء لتو رازي نابت اسكيتو لرسته كي إرهابية كي خوان راجع كي هيروشيما والي كرت كي ناكازاكي والي كرت أمريكا استمكار نبو كي كردي فروش بعرب وبفارس وبترك أمريكا نبو إنجليز نبو بۆیە بەڕاستی پێویستە عیبرەت وەرگرین لە زەمانەوەکو کوردی مسلمان ئێمەی مسلمانی کورد شکست دوای شکست نشست دوای نشست بەرمانەکەوێت کێ دۆستمانە کێ ئێمەی ئەوێ کێ ئێمەی خۆشەوێ هەر بۆ بەرژەوەندی خۆیان بەکارمانێنن ئەبوایە ئێمە لەم قوارەی خۆمانە دەرسمان وەرگرتایە لە شێخ مەحموودی حەفید بەڕەحمەت بێت کاتێ ئینگلیز هات نوێنەری ئینگلیز تۆقەی لەگەڵ بکات تۆقەی لەگەڵ ناکات نامەوێ ژینی ئەستارەت بەسمە عمری گومڕەهی نایکەمە سەر خۆم بەدەستی مدعی تاجی شەهی قەت بە ئەمری دوژمنانم نامەوێ فەرماندەهی ئەمە قسەی شێخ مەحموودی حەفید بوو بەڕەحمەت بێت دژمن تۆی ناوێ دژمن لەکوێ مەسلحەتی هەبوو لەگەڵتایە کە مەسلحەتی نەماعت فرۆشێت وازر لێ ئێنێت پشتت تێکا تاکەی عیبرەت وەرنەگرین گوێ بگرن بۆ جیهان سادات جیهان سادات هاوسەری ئەنوەر سادات سەرۆکی میسر چی باسەکات جوان مسلمان گوێ بگرە بزانە ئەم وەزعەی کە ئێمە وانتیایە ئایا دەستی جوولەکە و دەستی نەسارا و دەستی ئینگلیز و ئەمریکا و فەڕەنسا نییە ئەڵێ ئێمەی خێزانی ئەنوەر سادات عادەتوان مابوو ڕۆژانە لەسەر یەک سفرە کۆ ئەبووینەوە و نانمان ئەخوارد لەسەر سفرەیە کۆ ئەبووینەوە نانمان ئەخوارد و پێکەوە تەمەتوعمانە کرد بە ژیانەوە ڕۆژێک ئەنوەر سادات لە کۆشکی کۆماری درەنگ هاتەوە زۆر چاوەڕێمان کرد نەهاتەوە کاتێک هاتەوە بینیمان شپرزە شڵەژا و بێتاقەت ناڕەحەت کەس نەیەتوانی قسەی لەگەڵ بکە جیهان ساداتی خێزانی ئەڵێ لێم پرسی ئەنوەر وەرە نان بخۆوەتی ناخۆم ناتوانم بخۆم وتم باشە بۆچی وا شپرزەی ئەڵێ ئەنوەر ساداتی پێی وت کە هاوسەری بوو پێی وت ئەمڕۆ وەفدێکی هاوبەشی ئەمریکی گوێ بگرە مسلمان ئەمریکی بەریتانی فەڕەنسی هاتن بۆ لام سێ داواکاریان هەبوو لێم کە من بەرامبەر خەڵکی میسر ئەنجامیان بەم ئەو داواکاریانی ئەمانە بوون یەکەم هەوڵ بدەم خەڵکی میسر هەژار بکەم و موچەکەیان ببڕم موچەیان نەدەمێ بۆ ئەوەی عقڵیان ئیش نەکات ئینسان کە برسی بوو فکر و عقڵ و علمی ئیش ناکات هەمیشە دواکەوتوو بێ مسلمان دووهەم ئەمریان پێ کردم ئەبێ هەوڵ بدەم خەڵکی میسر نەخوێندەوار کەم مامۆستا زەلیل کەم موچەی نەدەمێ تەلەبە واز بێنێ لە خوێندن خەریکی جگەرە خواردن و نێرگەلە و عەرەق و مەسبەح و ئەو شتانەی بێ لە قەراغی دەریاکان خەریکی ڕابواردن بێت علم باوی نەمێنێ سێهەم هەوڵ بدەم خەڵکی میسر بکەم بە مەسیحی ئەم سێ داوایان لێ کردم و ئەبێ بۆیان جێبەجێ بکەم جیهان ساداتی هاوسەری ئەڵێ وتم ئەی تۆ چیت جوابدانەوە ئەڵێ وتم وەڵاهی منیش وتم وەڵا من شتی وا جێبەجێ ناکەم و ملەتی خۆم نافرۆشم
ئەیوتم باشە دەستت خۆش بێ کە نایفرۆشیت ئەتە ئەم ڕاوکەیەی بۆ چییە؟ بۆچی بێتاقەتی؟ ئەڵێ وتی جیهان سادات من ڕازی نەبووم گەلەکەم والێ بکەم و خیانەت بکەم و بەگوێ ئەوان بکەم، بەڵام کارێکی باشم کردووە، بەڵام دڵنیا بە لەسەر ژیان زۆرم نەما، شتێکم لێ ئەەکەن. جیهان سادات ئەڵێ سوێند بەخوا دوای 2 مانگ ئەنوەر ساداتی سەرۆکی میسریان کوشت، پیلانێکیان گێڕا، کودتایەکیان گێڕا، کوشتیان. ئەمە لە پێ باسی ئەکا جیهان سادات ڕاستەوخۆ لە بەرنامەی شاهد على العصر کەناڵی جەزیرەی عالەمی لە قەتەرایە، ڕاستەوخۆ باسی ئەکا شاهد على العصر، شاهدیەک لەسەر ئەم عەسر و زەمانەیە، کوشتیان. ئەمریکا و فەرەنسا و بەریتانیا کەسێکیانەوێت ئەم سێشتە بۆ میلەتەکەی بکات، یەکەم تەقیری بکات، ڕەزیلی بکات، قەرزاری بکات، فریای ژیان نەکەوێت، هەر غەمی مەعیشەتی شیر و دایبی و تەماتە و خەیاری بێت، غەمی دینەکەی نەبێت، غەمی پێشکەوتنی نەبێت. دووهەم نەخوێندەواری بکات، شەق لە مامۆستا هەڵبدات، حاکمێکی نۆکەری ئاوایان ئەوێت، ئەڵقەلە گوێ ئاوایان ئەوێت. سێهەم خەڵکی بکات بە مەسیحی، ببینە چەند مەسیحیەت گرنگی پێدرێ لە ڕاگەیاندنەکانەوە، چەندە وڵاتی مسڵمانانە کەنیسە هەیە و گرنگی پێدرێ. ئاینەن ئەمە لە وڵاتی خۆمانە کە قەرار بوو ئەنوەر سادات جێبەجێ بکە، ئێستا ئەمانە جێبەجێیەکەن لەگەڵ خۆمانە. بۆیە پێویستە پند وەرگرین لە زەمانە بەڕاستی. دوژمن هەر دوژمنە مسڵمانەکان. قازی محەممەد فەرمووی دوژمن قەت نابێ بە دۆست، گەلەکەم من ئەمرم، بەڵام دوژمن هەر ڕەنگ و زمانێکی هەبێ، هەر دوژمنە. وەکو مسلمان وەکو کورد پێویستە ئەمانە بێ بە پند بۆمان، بزانین کێمان خۆشەوێ، شوێنی کێ ئەکەوین، کێ دۆستمانە، کێ خۆشەویستمانە، کێ هەوڵی سەرفرازیمانەدا. بۆ هیوایی ئینشاءالله خوای پەروەردگار ژیانێکی خۆشمان پێ ببەخشێت. داواکارم لە خوای پەروەردگار خوا رەب العالەمین ئەحداسەکانی ڕابردوو، ڕووداوەکانی ڕابردوو ببن بە عیبرەت، بە پند بۆمان، دەرسیان لێ وەرگرین، شوێن چاکەکانیان کەوین، خراپەکان دووبارە نەکەینەوە. خوا لە گوناهمان خۆش بیت، خوا عاقبەت خێرمان بکەیت، خوا ڕەحممان پێ بکەیت، خوا ئیمانمان سەلامەت بکەیت، خوا شیفای نەخۆشەکانمان بیت، خوا شیفای نەخۆشەکانمان بیت، خوا شیفای نەخۆشەکانمان بیت. هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خوا شیفای بیت، بەتایبەتی ئەوانەی داوای دوعای خەیریان کردووە خوا شیفایان بیت. یا رب العالمین داوا لە دەکەم ئەو قوتابیانەی ئیمتیحانیان هەیە پۆلی شەشن، خوا ناجحیان کەی، سەرکەوتویان بکەی، نمرەی باش بەدەست بێنن یا رب العالمین، سبەینێ خزمەتی خاک و خەڵک بکەن. خوایە موفەقمان بکەی، وڵاتمان لاوەدان کەیتەوە، وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی. یا ربی ڕەحممان پێ بکەیت، یا ربی ئیسلاحی حاڵمان کەیت. خوا لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردووەکانمان خۆش بی، خوا شیفای نەخۆشەکانمان بی. یا ربی ئەوەی چاکە چاکی بۆ بکەی، ئەوەی خراپە خوایە چاکی بکەی، ئەگەر چاک نابێ خوایە بێ حرمەتی بکەی. یا ربی هەر کەسێ دیفاع لەم خاک و خەڵکە ئەکات، دڵسۆزی ئەم خاک و خەڵکەیە خوایە ناجیحی بکەی، سەرفرازی بکەی. ئەوەی خائینە بەرامبەر بە وڵات، بە خاک، بە گەل، بە نیشتیمان، خوایە بێ حرمەتی بکەی. خوایە بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمامرێنی. خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين والحمد لله رب العالمين. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.